دهۆک شارێکی هەمیشە ڕەنگین بەردەوامە لە گەشانەوە و گۆڕانکاری گەورە. جوڵەیەکی هەسپێکرا و لەم شارە بوونی هەیە. هوتێلەکانی ئەم شارە پڕن لە میوانی بیانی و بازاڕ و چێشخانەکانیش بازاریان گەرمە. دەیان کەسانی شارەزا و پسپۆڕ و کاربەدەستی بیانی لەم شارە چاوەڕێی دیدارێکی گرنگن. ئێرە شوێنە گرنگەکەیە. سبەی لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆکی ڕەنگین مێپس 23 دەست بە کارەکانی خۆی دەکات بە پشبەستن بە بودیاندانی ئەو سەرکەوتانەی لە ساڵانی ڕابردوودا ئەم کۆنفرانسا بەدەستی هێناوە. سبەی لە ڕێی سەدان سیاسی و بڕیار بەدەست شارەزا و پسپۆر لێرە هەمووان کۆ دەبنەوە. کۆمەڵێک بابەتی گرنگ لێرە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت لەوانی کە جەختی زۆر خراوەتە سەر ڕەوشی کەشوهەوایە و ئەو گەشەکردانی دەسەڵات لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و شانبەشانی فراوانبوونی دۆخی ئابووری ئەمانە هەمووی گفتوگۆی لەبارەوە دەکرێت. کۆمەڵێ پێشنیار ڕاستپاردا لێرەوە دەردەچێ و ڕەوشی عێراق و هەرێمی کوردستانیش بە تەواوەتی تاوتوێ دەکرێت. چاوەڕێ دەکرێت مێپس 2023 جیاوازتر بێ. لێرەوە فەرشی سوور بۆ میوانەکان ڕابخەن و پەیدا ئەغڵی ناو دیدارەکە ببن و کۆمەڵێ پرس و بابەتی گرنگ هەیە ئاماژەی پێ بدەن و پێشنیاری بۆ بکەن. من دەمەوێت باسی مێپس 22 بکەم. پارساڵ چی ڕوویداوە لە 80 وڵاتەوە کەسایەتی جیاواز بەشداری مێپس 22یان کردووە. زیاتر لە 100 کەسانی پسپۆر شارەزا سیاسی بەشداری وەرکشۆپەکانی مێپس 22 بوون. هەر ئەمە ژوای کرد لە سۆشیال میدیا کاردانەوەیکی زۆری هەبێ. بە جۆرێک پارساڵ ئەم دیدارە زیاتر لە 146 ملیۆن بەریەکەوتنی سۆشیال میدیای هەبووە. زیاتر لە 31,000 جار کاردانەوەی هەبووە. بۆیە چاوەڕێ دەکرێت مێپس 23 جیاوازتر بێت. هەم لە هاتنیش زیاتری ژمارەی وڵاتەکان و کەسایەتیەکان هەمیش لەو کەسانی کە کۆمەڵێ بابەت هەیە پێشنیاری دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ناوخۆ و لە دەرەوە. زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ هەموو لێرە بەیەکەوەین لە دیداری ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک. هیوادارم کە ئەم جۆرە دیدارانە ببنە یارمەتیدەر بۆ باسکردنی پرسە هەنۆکەیەکان لە عێراق و لە کوردستان و ناوچەکە و ئەنجامی ئەم جۆرە دیدارانە سوودیان لێوەربگرین بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر بیر لە چارەسەری ئەو کێشە و گرفتانەی کە لێرە و لە ناوچەکەدا هەن ئەم بیرروبووچوونانە بخەینە بەردەستی بەرپرسان و جێسوود و بەهرەبن بۆ ئەوەی بتوانین کێشەکان هیچ نەبێ کەمیان بکەینەوە گەر نەتوانین هەمووشیان چارەسەر بکەین. هیوادارم دیدارێکی سەرکەوتوو بێت و جارێکی تر بەخێرهاتنی هەر هەمووتان دەکەم و زۆر بەخێر بن. سپاستان دەکەم. ئامادەکاریەکان بۆ کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە دهۆک بەردەوامە. ئەم کۆڕبەندە ڕاستەوخۆ لەسەر بازاڕ و چێشخانەکانی شاری دهۆک ڕەنگی داوەتەوە. گوزارێکم کرد بە ناو شاری دهۆکدا و سەردانی ئەم ڕێستۆرانتەم کرد بزانم ئەم کۆڕبەندە کاریگەری لەسەر بازاری ئەوان دروست کردووە. سبەی دیداری مێپسە لە دهۆکی ڕەنگین کاریگەری هەبووە ئەو بەشداربووانی کە لەوێن پێشتر کە هاتوونەتە دهۆک حجزیان کردووە هاتوون سەردانی ڕێستۆرانتەکان کردووە. ڕاستی ئەڤروکا دیار بوو دەفما مێپس 23 میێوانی من ئەڤروکا ڕاستی دەفمان هەندە خەلکێ دیتی ئەوە جارێتە دۆکێش ئۆروپا بوو خەلیجی بوو قەتەر بوو دوبەی بوو
وضعك مختلف بأفريقيا الدوكي أف وضعنا تأثيرك على جالك أمازون هاي راستي وكيف ما بيهات يعني حركة وصل دوكي دا شيء بيت أم حس كان صالبت نفسي فيه شكو أول رجع ديار كري دفس إيش تدرس بينا كلي ئەو کەسە بیانی کاتنە شوێنی ئەوە لە خواردنیەوە ڕازی بوون هیچ یاوێت هیچ پێشنیارێکیان هەبوو بەوە بله بله جالك ترازي بون و يعني زيداي بيشش باولا أمشينا أواني فكرة ديت مرة يقولتيا سوباسياوات كان ما باورنا كنت شكله صامرتها بالدهوكي ده هو خدمات وبالسيرفيس وراستي سيرفيس أما وكي أود بين وكي أمد بيجن لكن مش دولة الديار كمطعم وكخدمات خاردنيد ما جالك معجبون بيه خاردنيد كردواري إجاري يعني تشتكي جالك الدليوان بو وأول جاري يدير تجربة ئەمە تەسیراتیەوەیە کە جارێکتر مەسەلەن ئەو کەسە بیانیانی کاتونێتە جارێکی تریش بێنەوە دۆک دينا وكي من ديتي وكي من قسك قالوا أنا يعني أو فكرة بريني سردو كروجا عولي أكيد دينا وانجي وعدي ضايع دينا جارك هذه دەڵێن هەر کەسێ خواردنی کوردی بخوات ئەوانە بێن تەسیراتی خۆیە ئەوان هیچ پرسیارێکیان کرد أمريكا ما بسبيدي ولا ما تبليغ كري داراخو ما قلت أو ميبانج دربه هاتي أمدي بيجني أمدي ويزادي بوتين أو زادي منطقة ما تجربة كان ورأي خد دنامة راستي وقت ما بواني إنه بيشتين جامد شوينا دفان قالك معجبون بشكلك إنه طبيعي يعني عندك أشواني قلت الصبح أزدي عندها بالد خوينم شوينا غير عرض أزدين بنفس ويزادي لازم تبوا ما بيني ئێستا دەبینین دیدارێکی گرنگی وەکو مێپس کاریگەری هەبووە لە ڕووی هەلی کارەوە تۆ چەند هەلی کارە ڕەخساندۆ لەم شوێنە من أبروكا هشتا 5 هريكاري هاي هكا أو تشتغل بردوام بيت صالك ديبة تشتكي جورة تربيت من أكيد دبتا صد وبيست الدفمن چونكو وكي أبرو ما ديتي فرقك قالك أمازون يشوبوي وتزاني وقت تهشتي وبنج هابي تهشتي وبنج عائلة يتهين بيجا أفتشت أنا بوما كوضعي دوكي أبا بردوام بيت دي فرقك قالك أمازون كفتا أوتيلا دي كفتا مطعمة دي كفتا همي جيت سياحي بازارد ما محلت ما تاكسيد ما يعني تشتكي دي حركة قالك باش جيبت ئایا بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری دۆک سەردانی وەیە کردووە ڕێنماییداوە بە ئێوە چی بێەوە وتووە بله سرداني دايا وهاتنا دفما وراستي خاصة كسياحة دوكي القلبي تشتي قالك يا آريكار القلمة بداية قلت أما وزانت مستواي خاصة تحكي مستواي دوكي كصحة درجة إيكا تكون مستمر ملجانة هين كسياحة كهمي تشتنو كانت الساحة خاوي كلنا مطعم كيم هنا إنه كان الولاطة دي باقجبوني شو كيف تشتغل التزام أم خلقي دوك التزام كان القانوني وفعلا جي أبي ديارة أبروكال بيش تشافي مهوانا أبي تهاتنا دفما أبي ريشتنا دفما أو همية ديارة بنکە گەشتیارەکانی شاری دهۆک لە ساڵی 2023 هوتێل 63 شوقا 54 مۆتێل 2 دانە ڕێستۆران 101 خواردنگا 77 کۆی گشتی 297 کۆرمەندی مەپس بۆتە بژانەوەکی گرنگ بۆ کەرتی گەشتیاری لە سنووری پارێزگای دهۆک هەر ئەمەش وای کردووە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری دهۆک ئامادەگاری تەواو بکە بۆ پێشوازی میوانانی ئەو کۆرمەندە. سبەی لە دهۆک دیدارێکی گرنگ هەیە مەپس 23 چ کاریگەریکی کردوتە سەر پارێزگای دهۆک لایەنە گەشتیاریەکەی هوتێل و چێشخانە و ڕێستۆرانەکان کاریگەری هەبووە یان هەر شتێکی ئاساییە بله دیدارا مپس بویا اگر کو ولوینکا خورد بکویتا کرته گشت و گزاره لپارزگاه ها دهو که به تایبتی بهرابتریا او کسین دوی دیداره داد پشکدار کسین بیانی نه او بویا اگر کو ریجا هاتنا کسیم بیانی گشتیارم بیانی بو پارێزگەها دهو که برف زده بونه و بچیتن بو و مرمجی همی بر هویجلای بنگهن گشتیاریم پارێزگەها دهو که و هاتی نکرن کو پیشوازی کا جوان دیف مرج و رنما و اتکیتن کار گشت و گذار الوان میوانان بکن جه و حواندن بو هاتی دابین کرن بهرابتریا بنگهن من گشتیاری سنور پارێزگەها دهو که اپ انجام دانا و دیداره کار کفتینه کل پارێزگەها دهو که نوکدا 110 جهن و حواندن و کو اوتیل و اپارتمنت و رای خستی مهنه بهرا پتریا وان جهان ده خدمت وان میوانان کن زدباری به چند جیوک و خارنگه و کافه و بنگه هندین گشتیاریم پارێزگەها دهو که برهوی کرینه کو خدمت کا جوان و هجی پیشکشی وان میوانان بکن و روی جوان پارێزگەها دهو که پیش نیشا میوانن و دیداره بدن و نیشا وان گشتیاران بدن ین کو سردان پارێزگەها دهو کت کن
تەسیراتی چییە مەسەرەن ئوتێلەکان حجز کراون چۆنە تەسیراتەکەی چۆنە گەر ئێوە بۆمان باس بکەن بله انجامدانا وی دیدارا گشتیاری نبتنه بنگهین گشتیاری پارێزگەها دهوکێ وەکو ئۆتێل و مۆتێل و کافێ و ڕێستوران دەژێت مفادار بن بەلکو ڤەلڤینە کەفتیە هەمی سەکتەرên ژیانê di nava parêzgeha dihûkê da ji cihên bazirganiyên parêzgeha dihûkê cihên milliyên parêzgeha dihûkê heta hêlên veguhastinê سکترên cuda cudayên parêzgeha dihûkê bi encamdana vê dîdarê dê bi kar kevin wekû rêveberiya giştiya geşt û guzara parêzgeha dihûkê jî ya destpêşxer bûye û hemaheng bûye li gel hemî bingehên geştiyariyên parêzgeha dihûkê ku baştirîn şêwe pêşwazî û xizmeteka ji hejî pêşkêşî wan mêhvanan bikin yên ku seredana parêzgeha dihûkê dikin bi taybetî ew mêvanên biyaniyên ku bucara êke di seredana parêzgeha dihûkê kin ji ber ku parêzgeha dihûkê wekû ya diyar bihara pitiriya geştiyarên seredanê bû dikin ew geştiyar یان کو ج پارێزگehên جێری ناوەڕاستا عێراق هاتنە ناو پارێزگەها دهوکێدا بەلێ دیدارا مپس دەبیتە ئەگەرە کو ڕێژە هاتنا گەشتیارên بیانی بۆ پارێزگەها دهوکێ بەرەو زێدەبوونێ و بچیتن چەند ساڵێک ئەم دیدارە لە پارێزگای دۆکە ئەنجام دەدرێت دەتوانین بڵین مپس بۆتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ پارێزگای دۆهۆک بله تایبەتی سەردەمێ کابینا نەهەیە حکوومەتە هەرێما کوردستانی بسوپاسی و گرنگیەکە زێدە بە کەرتێ گەشت و گوزارێدایە مێبژی بووە ئێک شوان ژێدەرێم دەستڤەئینانە داهاتێکی زۆر بۆ پارێزگەها دهوکێک و بە هەرپتریا بنگەهێن سنوورێ پارێزگەها دهوکێ ئەنگەشتیاری کار بکەون کونوکە نزیکی 900 بنگەهێن گەشتیاریان مولەدای هەر 150 هاوینگەهان مەل پارێزگەها دهوکێ هەیە لەم قۆناغەی ئێستادا کۆڕبەندی مەپس یەکجار گرنگە بە تایبەتی کە بەشداربووان دەتوانن لە میانی گفتوگەکانیاندا نەخشەی ئایندا دابڕێژن و ئەم جۆرە دیدارانە بۆ هەرێمی کوردستان جێگای بایەخن و گرنگی جێوپۆلۆتیکی هەرێمی کوردستان نیشان دەدەن بە تایبەتی کە پێشتر وڵاتانی ناوچەکە شوێنی دیدارەکەیان گرتبووە و ئێستا هەرێمی کوردستان ئەو ڕۆڵە دەبینێت. دکتۆر باز لەوە دەکەن ئەم ساڵ مەپسی 2023 جیاوازە لە دۆهۆکە بۆچی؟ بەڵێ لە دۆهۆکە لە پێشدا با دەست بکەین کە بۆچی لە دۆهۆکە لەبەرەوەی کە دۆهۆک لە چەند ساڵی پێشودا کە ئێمە ئەزمووی مەپسمان بووە ئەزمونێکی زۆر باشی نیشان داوە و ئەوە بۆ تەهۆکاری ئەوە کە ئێمە بە دڵنیایە و دیسانەکان دۆهۆک هەڵبژێرین میوانەکانی پێساڵانی پێشومان کە هاتوون بەڕاستی فیدبەکێکی زۆر باشیان لە هەم لە خەڵکی دۆهۆک بووە هەم لە زانکۆی ئەمریکی کوردستان بووە و هەروەها دۆهۆک بەگشتی شارێکی ڕەنگین شارێکی فراکەلتوریە شارێکی فرە جیاوازیە لەبەر ئەوە وای کردووە کە بۆ ئێمە و بۆ میوانەکانیشمان کە دێن ینی جەزابێت و ئەتراکتیڤی زیاتری بێ بۆی کە بتوانە هەموو ساڵە بەردەوامی ئێمە بتوانین ئەو کۆنفرانسە و کۆربەندان لێرە بکەین. جیاوازیەکەی لە چیام ساڵ لە میوانەکانە لە شێوازی گۆڕینی وەرکشۆپ و کۆنفرانس و پانێڵەکانە لە هەمویاندا هەیە بەڵێ لە پێشدا لە میوانەکاندا هەیە میوانی زۆر ئاستبەرزمان هەیە لە ئاستی سەرۆکوەزیرانی وڵاتانی پێشوودا لە ئاستی وەزیراندا لە ئاستی کەسانی زۆر باشی کە لە بەشی پۆلیسیدان کاری سیاست داڕشتن دەکەن و هەروەها ئەو ساڵ ئێمە ویستومانە باڵانسێکی زیاتردا بنێن لە بینی ئاکادمیا و بەشی سیاسیدا ینی تا ساڵان ڕەنگە زیاتر بەلای سیاسیدا دەشکاوە بەڵام ئەو ساڵ هێناومانە باڵانسەکەمان دوادا ناوەکە کەسانی توێژەری ئاکادمیش زۆر بەشدار بن و جیاوازی فرەڕەنگی و فرە بۆچوونی زۆر زیاتری تێدایە. مەپس لە ساڵانی ڕابردوودا کاری زۆر باشی کردووە وەکو خۆت باست کرد میوانی زۆر باش هاتوونەتە ئێرە لەسەر ئاستی باڵای وڵاتان و ناوخۆیش دەتوانین بڵین ئێستا چۆتە ئاستێکی نێودەوڵەتی وڵاتێکی وەکو ئیمارات بە نمونە وەربگرین کە کۆڕبەندی ساڵانەی تێداکرێ هاوشێوەیە ئەمەی مەپس بۆ هەرێمی کوردستان ئەمە تەواو چۆتە و ئاستە؟ بەڕاستیەوە ڤژنی ئێمەیە کە بچێتە ئاستێکی تەنانەت بەرزتر لەو نمونانەی کە باسشت کرد بەڵام ئێستا بەخۆشیەوە توانم بڵم لە کوردستاندا مەپس لە هەمویان سەرترا نەک بڵم بۆ خۆمانین باس بە پێی ئەو پلا ئەو داڕشتێکە بۆی دەکرێەوە ئەو فیدبەکەی کێمە وەردەگرینەوە دەتوانم بڵم لە هەرێمی کوردستاندا ئێمە هەمانە من نەگەوەی کە بم هەیوانێک کە بنرخێنم بەس مەپس ئێستا ئاستی بەڕاستی لە کوردستاندا لەسەرەیە بەس ئێمە ڤژنەکەمان ئەوەیە کە لە دواڕۆژدا مەپس ببێتە ئەسەن ئەنستیتوێکی تایبەت بخۆی تەنیا لە ئاستێکی
کۆربەندێک بێتە دەریا و هەروەها بتوانێت لە بەستێنی هەروەکو چۆن نێوەکەی کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی بتوانێت لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حسابی بۆ بکرێ و جۆمان بۆ بگرن لەو بۆ چوانەی کە پێشکەش دەکرێت. دەتوانم بڵێم ئێستا بەخۆشیەوە باشین بەڵام ئەوە بە قەوەلی کوردیڵە تۆمۆحی ئەمەنیە زیاتر پێویستمان بە زیاترە. لایەنێکەیە بابەتێکی سیاسیە تەنانەت لە ناوخۆی عێراقدا کۆمەڵی کێشە و مشکیلە هەیە، وڵاتانی دراوسێ و ناوچەکە گۆڕانکاری زۆر ڕووی داوە، جەنگ بوونی هەیە لە ئێستادا، ئەنجامدانی کۆڕبەندێکی لەو شێوەیە لەم دۆخەی ئێستا چ گرنگێکی هەیە؟ وەڵایتر ئەوە دەبێت بڵین لە پێشدا بڵین مۆعجزەی ئێمەیە هەرێمی کوردستانە بە تایبەتی حکوومەتی هەرێمەکەوەی کردووە کاتێک کە زۆر جارکە بۆ میوانەکان نامە دەنێرین یا بانگیان دەکەین دەڵێن ئەوە چۆن هێراوتانە جورەتیەوەتان کردووە کە لەو کاتەدا ئێوە کۆربەندێکیەوە بگرن نیشاندا کە ئێمە بەڕاستی ئێمە باوەڕمان بەو شتە هەیە کە دەیکەین لە گرنگە لە چ قۆناغێکدا بێ لە شەڕبەیە لە ئاشتیدا بێ ئێمە ئەو پەیامەی خۆمان دەبێت بگەێنین و ئەو ڕێگایەی کە دەمان هەیە بڕۆین پێدا و بە شێوەیەکی تۆکمە و بە شێوەیەکی زانستیە دەبێت تێپەڕی بکەین. بۆیە ئێمە مەپسمان لەو ساڵدا لەو کاتەدا گرتووە و زۆریش پرسیار بۆی ساز بۆەوەی کە بەڕاستی ئەم کێشانە کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و دەبێت لێرەش وەڵامیان بدرێتەوە. ئەو کۆربەندانەی بە مەبەستی پاراستنی ئاسایش کراوە لە جیهاندا، کۆربەندی ئاشتی پاریس ساڵی 1990 تا ساڵی 1920 لە نێوان فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا، کۆربەندی ئاشتی جیهانی لە پەکین، کۆربەندی ئاشتی و ئاسایشی چین، ئەفریقا، کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست مەپس لە کوردستان. بۆ ئەم دۆخەی ئێستا ناوچەکە پێویستی بە کۆربەندێکی لاو شێوەی مەپس هەیە، بە تایبەتی لەم کاتەدا شارەزایانی ئابووری ئەم جۆرە دیدارانە بە گرنگ دەزان و زانیاری زیاتر لەبارەی کۆربەندەکەوە دەخەنە ڕوو. دیداری مەپس 23 کە لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دوهۆک ئەنجامەدرێت، ئەم کۆنفرانسە ینی هاوشێوەکەی لە وڵاتانی ناوچەکە ڕوەدا، بەڵام من دەمەوێت زانم لە ڕووی ئابووریەوە چ گرنگێکی هەیە بۆ خودی زانکۆکە بۆ خودی پارێزگای دهۆکیش. Well, for these kind of conferences, people are coming from all around the world. بۆ ئەم جۆرە کۆنفرانسانە خەڵک لە هەموو جیهان تێدا بەشدار دەبن. ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ بواری ئابووری هەرێمەکە گرنگ دەبن. چونکەوان ئەم جۆرە کۆنفرانسانە بە جۆرێک ڕێک دەخەن کە بیرۆکەی هاوبەشی ئابووری تێدا بێت. ئەو کەسانەی کە لە وڵاتانی جیهانەوە دێن لە وڵاتی خۆیان کەسانی پلاندانەری استراتیژین. ئەوان کەسانێکن کە لە وڵاتی خۆیان خاوەن بڕیارن. کاتێکەوان سەیری ناوچەکە دەکەن بە تایبەتی دهۆک ئەوان بۆ وڵاتی خۆیان دەگەڕێنەوە دواتر وە بەرهێنەر بۆ ناوچەکە دێنن. ئەم جۆرە کۆنفرانسەش دەکرێت ببێتە هۆی ئەوەی وێنایەکی جوانی ناوچەکە نیشان بدات. لەو دیداری بەیانیدا دەیان کەسانی شارەزا، پسپۆر و بەرهێنەر سەرمایەدار بەشدارە بن. ئایا دەتوانێت مەسەلەن کۆنتاکتێک دروست بکرێت لە دوای دیدارەکە مەسەلەن بێنوە بەرهێنان بکەن، بازرگانی بکەن، ئاڵوگۆڕ بکەن بە تایبەتی لەگەڵ بازرگانە کوردەکانە؟ Well, when these business people they come over here, how they look at it? ئەو بازرگانانی دێنە ناوچەکە چۆن لەم ناوچەیە دەڕوانن کاتێک بە وڵاتی خۆیان دەگەڕێنەوە باسی داینەمۆی ناوچەکە دەکەن. ئەو کات لە کۆمەڵگەی بازرگانی وڵاتەکەیان باسی داینەمۆی ناوچەکە دەکەن، ئەوان بەرهەمی خۆیان دێنن بۆ ناوچەکە. هەروەها دەکرێت لەم ناوچەیە بەرهەم بە وڵاتی خۆیان ببن. بەم جۆرە ئەم کۆنفرانسانە ئەم شوێنانە و ئەم ناوچەیە بەرەو پێش دەبن. کاتێک کەسانی بڕیاردەر دێن و لە ناوچەکە بەشداری کۆنفرانسی هاوشێوە دەکەن، ئەمە شوێنایەکی جوانی ناوچەکە نیشان دەدات. بە تایبەتیش کاتێک کەسانی وەبەرهێن و بازرگان دێنە ئێرە، ئابووری وڵاتەکە دەگەشێننەوە. ئەو کەسانەشی بۆ ئێرە دێن دەبن بە داهاتووی وڵاتەکەی خۆیان. کاتێکیش وەبەرهێنان دەکەن بە وڵاتی خۆیان دەڵێن کوردستان هەرێمێکە، دهۆک ناوچەیەکە کە دەتوانین لەگەڵیان هاو ئاهەنگ بین و وەبەرهێنانی تێدا بکەن. بە بڕای من ئەمە دەستپێشخەریەکی گرنگ دەبێت. دەتوانین مێپس بکەین بە وەبەرهێنانێکی گەورە لە هەرێمی کوردستان، چونکە مەسەلەن داڤۆس هەیە لە سویسرای هەیە، مەسەلەن لە ئیماراتە چەندین کۆربەند و دیدار هەیە وەبەرهێنان و بازرگانی پێوە دەکرێت. ئێمەش دەتوانین مەپس لە دوهۆکە وەبەرهێنانێک و بازرگانی گەورەی پێوە بکەین.
Well, for understanding the question, like Dubai or UAE, بە تێگەیشتن لە پرسیارەکە وەک دوبەی و ئیمارات ئەوان پێشتر کاریان لەسەر ئەم جۆرە مۆدێل و کۆربەندانە کردووە. وایان کردووە کۆربەندەکەیان زیاتر نێودەوڵەتی بێت و وڵاتانی زیاتر تێیدا بەشدار بن و لای بیانیەکان زیاتر سەرنجڕاکێش بێت. کۆمەڵگەی کوردیش زۆر جوان و سەرنجڕاکێشە. من وەکو کەسێکی بیانی چێژم لێبینیوە. من بە خەڵکی وڵاتەکەم دەڵێم بێنە ئێرە و ئەم شوێنە ببینن. ببینن چ ژینگە و کەسانێکی باش لە ناوچەکە دەژین. واتە وەک ئیمارات و وڵاتانی دیکەی کەندا و زیاتر گرنگ بێت. کاتێک دێنە سەر هەمە چەشنکردن و ژینگەیەکی فرەکولتور، بەم جۆرەش ئەم ناوچەیە دەکرێت ببێتە شوێنێکی استراتیژی وەکو ئیمارات سەرنجی و بەرهێنرانی بیانی ڕابکێشێت. from other part of the world, like UAE did. کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست مێپس یەکەم کۆربەند لە 19 تشرینی دووەمی ساڵی 2019 دووەم کۆربەند لە 16 تشرینی دووەمی ساڵی 2021 سێەم کۆربەند لە 15 تشرینی دووەمی ساڵی 2022 چوارەم کۆربەند کە 19 مانگ لە شاری دوهۆک بەڕێوە دەچێت. لەسەر ئاستی نێودەوڵەتیش بۆ ناسانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە ڕووی گەشتیاریەوە ئەم کۆربەندە کاریگەری تەواوی دەبێت و دەرفەتی وەبەرهێنانی زیاتر بە تایبەتی لە کەرتی گەشت و گوزار زیاتر دەکات لە ئایندەدا. چەند ساڵێکە دیداری مەپس هەیە لە پارێزگای دهۆک. ئایا ئەمە گۆڕانکاری بەسەر جۆری گەشتیاریە هێناوە لە هەرێمی کوردستانە؟ ئەف جۆرە گەشتیارن هە پارێ بیانی دیگەل خۆینن ئەو بەکوڵینن گەشتیاری بوومە دیارکردن و ئەف جوری گەشتیارە کۆنفرانس و پێشانگاهên نیو دەولەتیت بنە ئەگەری هەندێ کو گەشتیاری بیانی سەردانە وڵاتان بکەن و چلش سادێ شوان گەشتیارە ماوێ ما ناخۆ الجهên واسا درێژ دکەن و بنە گەشتیاری نۆرمال و ڕاد بن مەزاختنا پارەکێ زۆر بۆ دیتنا جهên گەشتیاری. ئەم دیدارە مپس کاریگەری تەواوەتی دروست کردووە، ینی هەستی پێ دەکەن لە پارێزگای دوهۆکە کە گەشتیار بە بۆنەی ئەم دیدارەوە هاتوۆتە ئێرە. ژمارەیەکە زۆری و گەشتیارە سەردانە دوهۆکێکرینە چ گەشتیارێت عەرب یەن کو بیانی یان ژی گەشتیارن نیو دەولەتی دەما کو داخوازا گشتی زێدەت بیت ئاڵوگورکردنا شمەک و خزمەت گوزاریە زێدەتر لێت هێت بیتە ئەگەر هەندێک و سیکا گەشتیاری دوهۆکێ باشتر لێت هێتن. ژبلی کو هەندێک فایدەندیت هەین یەن سەرانسەرێ ئابووری هەمیە. مپس ئەگەر هەڵسەنگانێکی بۆ بکەن لە ڕووی مارکێتینەوە چۆنە ئایا کاری باشی لەسەر کراوە؟ ئەم هەمی زانین ئەف جوری کۆنفرانسە مەزاختنەکە مازم پێت بێت شلای حکومەتەوە بەرامبەری وێ مەزاختنێت بێت بازرگانیەکە باش بوو بێتەکردن چینکی بەرامبەری وێ مەزاختنێ مە واریدات و ئیراداتێت باش جی پێت بێن. مەزاختنەکە باش بوو هاتیەکردن ڕێکلامەکە جوان بۆ هاتیەکردن وەکی مگوتیەتە بیتە ئەگەری هەندێک ئەف باژێڕێ هە جوانیت هێتە دیارکردن بۆ وڵاتانی جیهانی هەمیە نەتنێ بۆ عێراقی. ڕێخستنی ئەم جۆرە کۆنفرانس و دیدارانە هەمووی ستافی ناوخۆیین مامۆستایانی زانکۆن ئەکادیمی هیچ لەوانەیە کەسانی بیانیشی تێدا نەبێت ئەمە چه گرنگێکی هەیە کە توانا و مستەوای مامۆستایانی ناوخۆی بە تایبەتی لە دوهۆکە ئەم جۆرە کارانە بەڕێوابن. چ پێ ناوێتن ئەف جوورێن کۆنفرانسات بنە ئەگەر هەندێک و ئاڵوگوریەک چێبیتن شلایەنێ ئەکادیمی وەش لایەنێ تەکنۆلۆژی وەش لایەنێ وە کوڵینەوە و مامۆستایên me têkeliyê gel wan mamosta û şehrazayên biyanî bikin pitir peywendît navbeyna duhok wek bajêrekê biçîkit gel dinyayê çêbîtin ev jî şlayenekî dîve gelek giringiya xwe ya heybû pêş êxistina ne tinê geştiyara jî ve pêş êxistina ekadîmî jî. کۆربەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوڕاست کۆربەندێکی ساڵانەیە لەلایەن زانکۆی ئەمریکی کوردستان لە دوهۆک بەڕێوە دەچێت سبەی بە ئامادەبوونی چەندین سەرۆک و کەسایەتی و پسپۆری ناوخۆی و بیانی دەست بە کارەکانی خۆی دەکات.